ولی تماشا نجای دی سوریه بگمان وڵاتێکە جوگرافیای گرنگە جیۆپۆلیتیکاوی گرنگە بەهەند وڵاتێن دن و هەفسنوورە هەر ڕەوشێکە ناوا سووریەدا باندۆریە لەسەر وڵاتێن دن دیکە عێراق لوبنان ئۆردن بۆ نمونە تورکی هەڵبەتە سووریە دەریا ناوین هی وسایە ڕەوش تایبەتیژی پەیوەندیەکە ڕاستەوخە لەسەر ڕەوشە لوبنان هەیە بە 100,000 خەڵکی سووری پەنابەری لوبنانی بوونە دەما 13 ساڵاندا لوبنان خۆشی دەڕەوشێکە دژوارە ئابووریدایە ji بری شەڕێ کل وەرهەبوویە لە باشووری لوبنان و ضاحیە بەیروتێ برێز ئەمین بەشیر و پارێزەر و شۆڕڤکاری سیاسیان هەڵ بەیروتە پایتەختە لوبنانی گەلمەیە برێز بەشیر دەماتە باش بە ئێدی چارچوبێک گوتارا میقاتی سەرێک وەزیری لوبنانی دەما دەبێژە پێویستە ئێدی پەنابەرین سووری vegernە وڵاتی خۆش بەرک و وڵاتیوان ژێ سیستەمی ئەسەدی هاتە پاقشکردن دشەرت و مەرجێ نەهادا گەلو ممکنە تشتێکی وسابە ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش بە شێوەیەکی ئاسایی ئەمە بابەتێکی بنەڕەتیە لای لوبنانیەکان بابەتی گەڕانەوەی ئاوارە سووریەکان بۆ وڵاتی خۆیان هەروەها بەشێکە لە سیاسەتی نەجمیقاتی و حکوومەتەکەیشی لەلایەکی دیکەشەوە ئەمڕۆ دەبینین دوای ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا وڵاتەکە ئازادە و هیچ ڕێگریەک نییە بۆ گەڕانەوەی ئاوارە سووریەکان بۆ وڵاتانی خۆیان بەڵێ یەکەمین مەرجی پەنابەران بەدی هاتووە ئەویش گەڕانەوەی ئازادانەی خۆیانە بەڵام مەرجی دیکە هەیە پێویستە بەدی بێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن ئەویش مەرجی ژیانیان نەخۆش بێت ژیانیان سەقامگیر بێت بۆ ئەوەی ئاوارەکان بە شێوەیەکی ئاسایی و ئازادانە بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان لەلایەکی دیکەیشەوە ئەگەر ئەو مەرجانەی کە باسمان کرد بەدی نەهات ئەو ناوچانە بە کەڵکی ژیان نەهاتن یاخۆت ژێرخانیان نەبوو یاخۆت کەرتی تەندروستیان وێران بوو ماڵەکان وێران بوون خانوەکان وێران بوون باشە پەنابەر بۆ کوێ بگەڕێتەوە بۆیە باڕای من ئەگەر ئەو مەرجانەی کە باسم کرد ئازادانە نەبێت یاخود ئەو مەرجانە بەدی نەهات بێت گەڕانەوەی ئاوارە سووریەکان بۆ وڵاتانی خۆیان زۆر قرس دەبێت و بربەستی گەورە و ئاڵنگاری قورسیان دێتە بەردەم ڕەنگە تووشی کێشەش بنەوە بە ئازادانە و بە ئەمان نەژین بەڕێز بەشیر هەڵبەتە هەند پەنابەرین سووری حتا لە وڵاتێن دوورجی هەنە بێگومان ji bo Kurdistan 24 digotin ku awan hiç hîviyek nîne ku Sûriyan û zûzû binecîbe heta tirs heye sînaryoyên Libya yên Iraqê li Sûriyê jî dubare bin kewata gel û yani wisa pêwîst e mirov wisa xweş bar be ku rewşa Sûriyê di nava çand mehan da êdî rasta rêbe bîte Şama Şerîf Şamê êdî her kesê bi kar be vegere بەڵێ گومانم وایە کە ترس هەیە لای هاوڵاتیانی سووری ئەمە زۆر زۆر ڕوونە چونکە هەندێک گومان هەیە لەسەر ئەوەی کە ڕەنگە گروپە چەکدارەکان لە ناو سووریا دەستی خۆیان بۆشێن و پێگەی خۆیان بەهێز بکەن لە ناوخۆی سووریا بە تایبەتی گروپە سونەکان چونکە ئێمە نمونەی گروپی سونەمان هەیە لە وڵاتانی دیکە لایەک و دیکەەوە نمونەی گروپی شیعیشمانێ لە لوبنان و لە غەزە ڕەنگە گروپە چەکدارەکان گروپە تونڕەوەکانی وەکو قاعیدە سوود لەم دۆخەی سووریا وەربگرن و خۆیان بەهێز بکەن لەلایەکی دیکەیشەوە ئیسرائیل بەردەوامە لە ئۆشاندنی گورزی سەربازی لە سووریا ئیسرائیل پێی قبول ناکرێت کە سووریا حکوومەتێکی هەبێت ڕێگە بە تیرۆر بدات ئیسرائیل پێی قبول ناکرێت کە سووریا گروپی چەکداری تورڕەوی تێدا بێت و مەترسی بۆ سەر وڵاتەکەی دروست بکەن ئیسرائیل ڕەنگە سووریا وەکو سەرچاوەیەکی مەترسی بۆ خۆی ببینێت لەلایەکی دیکەوە ئێستا قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە کەشێکی ئەرێنی هاتووەتە ئاراوە لە سووریا کەشێکە کە تاوەکو ئێستا کەس زوڵم و ستەمی لێ ناکرێت سەقامگیری بە جۆرێک لە جۆرەکان سەقامگیرە بەڵام مەرجەکە ئەوەیە ئەم سەقامگیریە تاکەی بەردەوام دەبێت ڕاستە ئێستا هەندێک بەسی لوبنان کەین هەڵبەتە لوبنان ڕاوشا لوبنانێ و یا سووریە گەلێ بە هەڤڕا گرێداینە میناکو لە عێراقی و سووریا هەیە کەواتە توزانی دیگەلێک ئالیاندا لوبنان و بە سووریە بە علاقە دەردەکە فراشە پێشەتە کەواتە ji bo Lubnanê navxweya Lubnanê rewşa Lubnanê cariyê siyasî ve jariyê ewlehiyê ve ew rewşa ku li Sûriye heye bandoriya wê çêgel
بەڵێ ئێمە قسەشمان لەسەر ئەمە کردووە کە دۆخی لوبنان پەیوەستە بە دۆخی سووریا و بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەمە زۆر ڕوونە هەروەها ئێمە پێشتر وتومانە ئەگەر لوبنان پشوو نادات ئەگەر سووریا پشوو نەدات ئەگەر سووریا سەقامگیری تێدا نەبێت گومانی تێدا نییە کە لوبنانیش سەقامگیری تێدا نابێت بم دوو وڵاتە دۆسیەکانیان پەیوەستە بەیەکەوە چونکە سنووریان پێکەوەیە سنوورێکی زۆر دوور درێژیان پێکەوە هەیە هەروەکو ئەحمەد شەرعیش باسی کردووە کە وتوێتی بەرپرسیارەتی سەقامگیری گروپەکان و بەرپرسیارەتی سەقامگیری سنوورەکانی لوبنان لە ئەستۆی ئەوانە چونکە سنووری سووریا و لوبنان سنوورێکی دوور درێژە هەروەها ئێستا سنووری لوبنان لەسەر سنووری ئیسرائیل سوپای لوبنانی تێدایە حیزبوڵا کشاوەتەوە بەڵام بەداخەوە ئێستا سوپای لوبنان چوونەتە باشووری وڵات بۆ سنووری ئیسرائیل ڕەنگە نەتوانن وەکو پێویست دەستەبەری سەقامگیری سنوورەکانی سووریا بکەن بۆیە هەماهەنگی پێویست زۆر گرنگە لە نێوان سوپای سووریای ئازاد یاخود سوپای ئێستا لەسەر دەسەڵاتن لەگەڵ بەرپرسانی لوبنان بۆ پتەوکردنی سنوورەکان ڕێگریکردن برنس بشير دنا لبنان جدا سبارت اب غوارتنين كل سوريا هنا بتشون جدا هنا بنمونه تيار مستقبل سعد حريري قال لك كيف خوش بن بتشونا اسد حتى وان اهنجيران بيتر جقل كي الشامي كيف خوش بن ده من دم ده حزب الله يا لبناني هي او قال لك قرض بونه جبركو او روشاكو هي نبدل وانا كواتا دابش بنا جواكي لبنان سياسه مدار لبنان بيك هاتين لبنان سبارتي او روشا سوريا قالوا حتى چند باب خو باندوريه كلي سر روشا نفخه لبنان بوهصا بو سياستك جرتيني نالويري بالطبع گومانی تێدا نییە کە هەموو لایەنە لوبنانیەکان نزیکەی بۆ نمونە ئەو لایەنە لوبنانیانی کە پەیوەندیان لەگەڵ لایەنە سووریەکان هەبووە و هەروەها بەشداریان کردووە لە هاوکاریکردنی خەڵکی سووریا ئەمانە هەر هەمویان دڵخۆش بوون و پێشوازیان لە گۆڕانکاریەکانی سووریا کرد پێشوازیان لە ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد کرد لەلایەکی دیکەوە لەناو شەقامی لوبنانیشدا دڵخۆشیێکی فراوان هەبوو سەبارەت بە ڕوخانی ڕژێمی ئەسەد و ئەو تاوانانەی ئەنجامی داوە دەمەوێت باسی ئەوە بکەم کە بەشێک لەو گروپانەی کە دڵخۆش دەبوون بە کەوتنی بەشار ئەسەد ڕەنگە مێژوویەکیان لەگەڵ بەشار ئەسەد دەبێت ڕەنگە جۆرەکان هاوبەشیان لەگەڵ بەشار ئەسەد هەبێت بەڵام لە بەرامبەردا خەڵکانێکی زۆری دیکە هەبوون کە دڵخۆش بوون ڕەنگە هەندێکیان لە داخی ئەوە دڵخۆش بوون کە ڕژێمی سووریا تێوەکلاوە لە کوشتنی ڕەفیق حەریری یاخۆ دەستی هەبوو بێ لە کوشتنی بەشێک لە سەرکردە لوبنانیەکان بۆیە خەڵکی لوبنان بە شێوەیەکی ئاسایی دڵخۆش بوون بە کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد ئەتوانم بڵێم کە بەشێکی زۆر لە خەڵکی لوبنان ئەسڵەن دژی ڕژێمی بەشار ئەسەد بوون دژی ئەو سیاسەتە بوون کە ئەسەد جێبەجێ بەڵێ کەواتە کەوانها هەیە ئیسرائیل دەبێژە ئێدی ما حزب الله يا لبناني جقالب دايه مشنا بريا كاردين سربازي بتو اوای که نکاره و که جاران به حزب حتی تگوتن ایک صده من بردامی 13 سالان زمان رژیم اسد لشام پشتوانی حزب الله يا لبناني بو اسد که وطنها علی کاریانو جهاد نقد کرن کو سوریه در بازی لبنانی دبون دبی چارچوبی در رفشاوی گلو فعلا ایدی لبنان و دی چارچوب مؤسسات خود فرمی دا بریار سرچارانی بیسی قبده بیکو ملیشیات کیزه که چکدار لدر و اراده وان مؤسسات بریار سرچارانی بیسی بده گومانم ئەوەیە کە نعیم قاسم هەندێک قسەی کردبوو سەربارەی دۆخی سووریا و لوبنان نعیم قاسم تەنانەت دانی بەوەش دانا کە لە سووریا دۆڕاندویانە دانی بۆ دانا کە ڕێڕەوی هاتنی چەک بۆ حیزب الله لوبنانی گیراوە چونکە شۆڕژگەر سووریەکان ئەو ڕێگەیان داخستووە و ڕژەمی ئەسەدیشیان ڕووخانووە ئەمە دانپیانانێکی زۆر ڕوون بوو لەلایەن نعیم قاسم ئەمیداری حیزب اللهوە کە تووشی شکست بوون ئەوەی سووریا بۆ لوبنانی دەکرد لە ماوەی ڕابردوودا ئەوەی سووریا بۆ حیزب اللهی دەکرد لە گواستنەوەی چەک لە گواستنەوەی موشک لە گواستنەوەی کەرسەی سەربازی زۆر گەورە بوو بێگومان ئێستا
ئەنجەمی ئەسەدڕخاوە حیزبوڵای سەرچاوەیەکی گرنگی چەک و تاقەمەنی لەدەستداوە بێگومان ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئەو بەرەی کە بە بەرەی مقاومە ناسراوە لەلایەکی دیکەوە حیزبوڵای لوبنانی هەمیشە جەختی لەوە کردوێتەوە کە دژایەتی ئیسرائیل دەکات بەڵام ئێستا ئەو سنوورەی لێ بەرتەسک بۆتەوە ناتوانێت وەکو جاران جم و جۆڵ بکات ناتوانێت بە گوێرەی پێویست چەک بەدەست بکات پێم وایە کە حیزبوڵا زۆر لەشکۆی دراوە زۆر شانی کەم کراوەتەوە زۆر قەبارەی کەم کراوەتەوە چونکە ڕێگەی گەشتنی بە چەک لە سووریاوە لە دەستداوە لەلایەکی دیکە و ئیسرائیل پێگەکانی بردومان کردووە دەسەڵاتی کەم بووتەوە ڕەنگە حیزبوڵا پەنا بۆ کاری سیاسی بات و واز لە کاری سەربازی کەواتە ئەف پێشهاتن هەیە وەکێتە گوتی قالبدانە حیزبوڵا جاریە ئیسرائیل بە تایبەتی لێدانە بەرەی مەقاومە و ئیران پشتەوانیە دیکەوە کۆ تێگوتن و ڕەوشە سووریەژی بڤی ئاراستەیە و تو زانیژی پرزگیرێکێن سووری باندۆری لەسەر لوبنانە هەیە بە بەروڤاژیڤە کەواتە و ڕەوشە لە سووری هاتکە ڕۆژەوێ گەلو تو بینی ئێدی ئێستەقرارێک بنەجهەیەک لە دەڤێری چێ ببێ ئێدی منطقی شەڕ و یە کاریدانە چەک و ئاگیرواسن ناخۆ وێ دیالوگ هەبێ بە هاوڕاژیان هەبێ گومانم هەیە کە ئەمە پرۆژەیەکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ساڵی 2023ەوە ئەم پرۆژەیە دەستی پێکردووە دوای ئەوەی کە هێرش کرا سەر عێراق پێم وایە کە ئێران هەڵوێستێکی ڕوونی هەبوو بۆ دەستگرتن بەسەر وڵاتانی ناوچەکە بەڵام ئەمریکا نەیتوانی لەو کاتەدا ڕێ لە فراوانخوازیەکانی ئێران بگرێت و سنوورێک بۆ ئێران دابنێت وڵاتە عەرەبیەکانیش لای خۆیانەوە ترسیان لێ نیشتە بوو سەبارەت بە هەژمونی فراوانی ئێران بەڵام ئێستا لەگەڵ هاتنەوەی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکایەتی پێم وایە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازتر دەبێت و دەگۆڕێت دێتە گواردن وێ سەردەمی ترامپ یێنوو وێ بکو سەردەمی 2016 بیت وانی سەردەمێکی نو بیت تایبەتیژی پرۆژێ ڕۆژهەڵاتە ناوین توزانیژی 2023 پرۆژێ ڕۆژهەڵاتە ناوینە تازەی ئامازن هەبوویە لێ بەردام گواردن بەسەرداتێ ناتانیاهیژی دەبێژە ئێدی ڕۆژهەڵاتە ناوین ئەمێ بگۆڕین وێ ئەف دەڤەرە بەرەفکیڤێکیت و بەردام تێتە گۆڕین گومانم هەیە کە نمونەی سەرکردەیەکی باڵا یاخود سەرکردەیەکی تاک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم نمونەیە خەریکە کۆتاییە چونکە زۆرینەی وڵاتانەی پشتیان بە یەک سەرکردە دەبەست فەشەلیان هێنا و شکستیان هێنا نمونەی یەکسەرکردایەتی لە وڵاتانی عەرەبی شکستی هێنا کە کۆتاییان بەشار ئەسەد و تاکڕەوانە حکومی سووریای دەکرد پێم وایە کە قۆناغی داهاتوو قۆناغی سەقامگیری دەبێت چونکە ئێستا ئێرانیەکان فێر بوون یاخود ئەو وانەیان وەرگرتووە کە ناتوانن ڕوبەڕووی ئەم پلانە بنەوە هەموو باڵەکانیان شکاوە هەموو پێگەکانیان لاواز بووە ئێستا ئێران ئەبێت سەرنجی لەسەر وڵاتی خۆی بێت ئێستا ئێران ڕەنگە چاوی لەوە بێت کە جارێکی دیگە بگەڕێتەوە بە ڕێکەوتنی ئاتۆمی بۆ ئەوەی کە وازی لەبێن ئێستا ئیسرائیل ئێران بە تەواوی لاواز بووە تەنانەت ڕەنگە ڕێکەوتنی ئەتۆمیش قبول کات بە مەرجەکانی ئەمریکا چونکە تەواو لاواز بووە ئێستا ئیسرائیل حەماسی تەواو لاواز کردووە حیزبوڵای تەواو لاواز کرد بۆ بەشار ئەسەد نەموایە ئەمەش مانای وایە کە دیزاینێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەق بەرقەرار دەبێت و ترامپیش کاری لەسەر دەکات قۆناغی داهاتوو قۆناغی ئابووریە قۆناغی سەقامگیریە ترامپ پیاوێکی بازرگانیە پیاوی بازرگانی بە دوای ڕێکەوت ناگەڕێت بە دوای ڕێکەوت ناگەڕێت بە پێچوانی دیموکراتەکانەوە گەش بنەمایەن بازرگانیەکە سەرکەفتیژی کە بوونا ئاسایش ئەولەیەکە بنەجیە کە لە ڕۆژهەڵاتە ناوی نەڤەقەدینە بزابین وێ ڕۆژ بەرەفکی بەچە گەلو بەڕێز ئەمین بەشیر پارێزەر و شۆڕباکاری سیاسی لە بەیروتە پایتەختی لوبنان گەلێک سپاس